یاسای ژمارە 2 ساڵی 2016 تایبەت بە ڕیشەکێش و قەدەغەکردنی حزبی بەعس و چالاکی هێزی توندڕە و لە عێراق ناوەڕۆکی سیمینارێکی لەقی کەرکووکی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بوو کە بۆ نوێنەری هێزە سیاسیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی سازی کردبوو. ئەندامێکی بەشی پارتە سیاسیەکانی کۆمسیۆن ئاشکرای دەکات لە داهاتوودا سەرجەمە و هێز و لایەنانەی بانگەشە بۆ توند و تیژی دەکەن بە پێی یاسا کە مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. ئەمڕۆ کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان نووسنگەی کەرکووک بەشی پارتە سیاسیەکان سیمینارێکی ئەنجامدا بۆ ناساندنی یاسای ژمارە 32 ساڵی 2016 قەدەغەکردنی حزبی بەعس و هەموو پارتە توندڕە و بیر و باوەڕ و ڕێکخراوە توندڕەوەکان هەدەف لەم قانونە قەدەغەکردنی حزبی بەعس و هەموو ئەو بیر و باوەڕانەیە کە توندڕەون ئەگەرچی ڕێکخراو بن ڕێکخراوی مەدەنی بێ یا مؤسساتی ئیعلامی بێ یاخود تاک بێت. تەنها ئەوەی کە لێرە پێویستە باز بکرێ تەنها قەدەغەکردنی حزبی بەعس نییە بەڵکو هەموو بیر و باوەڕ توندڕەوەکانە و هەموو ئەو ڕێکخراوانە و ئەو پارتە سیاسیانن کە هەڵگری بیر و باوەڕی توندڕەون یاخود بانگەشە بۆ بیر و باوەڕی توندڕەویەکە. ساکە بەوازحی باسی حزبی بەعسەکات باسی حزبی بەعسەکە و لە داهاتووە ئەو ڕێکخراوانە و ئەو تاکو کەسولایەنانەی کە هەڵگری و بیر و باوەڕی توندڕەون. بە پێی یاساکە جگە لە قەدەغەکردنی حزبی بەعس دەبێت دەسەڵاتی یاسایی ئەو پارت و لایەنانەش سزا بدات کە بانگەشە بۆ توندی تیژی دەکەن و ناونیشانی شۆڤێنیانە بەکاردەهێنن. بەرپرسی ڕاگەیاندنی لەقی کەرکووکی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانیش دەڵێت یاساکە ڕێگەمان پێدەدات سزای ئەو هێز و لایەنە سیاسیانە بدەین کە ناونیشانی توند لە بانگەشەی هەڵبژاردن بەکاردەهێنن. چاودێرێکی سیاسیش پێی وایە لە عێراقدا یاساکان وەکو خۆیان جێبەجێ ناکرێن. هەڵبەتە بەو مافەی کەوا دراوە بە کۆمیسیۆن ئەتوانێت چاودێری ئەو تاکانە بکە ئەو لایەنانە بکە تاکو بەرامبەر دەدگایان بکاتەوە. ئەو یاسای ژمارە 32 ساڵی 2016 بە چەند بەندێکی گرتووەتە خۆ. یەکێک لەو بەندانە هەری تاکێ لە کۆمەلگا هەستێ بە بانگێشەکردن بۆ ئایدۆلۆژیای تەکفیری و عنسوری و ئەمانە بگرێت تاکو 10 ساڵ حکومە درێت. بەداخەوە یاسا لە عێراق زۆر جار تەنها دروشمێکە بەرزەکرێتەوە ئەو یاسایی کە دەرچووە لە قەدەغەکردنی حزبی بەعس لە مشارەکەی لە هاندانی لە ئەندامبوون لە کۆمەڵێک ئەو باس و خواسانێک هەیە تەنها نەک حزبی بەعس زۆر حزبی ینی زۆر لایەنی سیاسی کەشێ لە عێراق ئێستا توند و تیژیەکەیە توند و تیژی کردووە هیچ یاسایەک بەرەنگاری نەبووتەوە. یاسای ڕیشە کێشکردنی حەزبی بەعس باڕوونی باسی سزادانی ئەو کەسانە دەکات کە بەعسی بوون یاخود بانگەشە بۆ حەزبی بەعس دەکەن بەڵام تا ئێستا دەیان جاش و مستەشار کە یاساکە دەیانگرێتەوە و لە لیستی داواکراوانن نەتوانراوە دەستگیر بکرێن و بە پێی یاساکە مامەڵەیان لەگەڵدا بکرێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.